من بەڕاستی ئومێدەوارم کە بابەتەکە بێتەمایی گفتوگۆ و قسەکردن و لە یەک تێگەشتنی زیاتر لە پەیوەندیە بە دیاردەیەکەوە کە وەکوتم داعش بە بڕوای من سیمبۆڵێکێتی داعش ڕەنگە بۆنەیەک بێ بۆ قسەکردن لەبارەیەوە ئەجینا ئەوەندەی کە بەرئەنجامە ئەوەندە دیاردەیەکی تازە نییە کە ئێمە بەو ئاستەی بیری لەکەینەوە ئێستا شۆکی کردوین پێمان وایە کە بە ئاسانی ناتوانین ڕگوڕیشەکانی سەرهەڵدان و دروستبوونی بدۆزینەوە. ئەم بابەتەی من لە ڕاستیە محاولەیەکە بۆ دروستکردن یا دانانی چوارچێوەیەکی گشتی بۆ تێگەشتن لە توندڕەوی ئیسلامی و بۆ تێگەشتن لە دیاردەیەکی کەلتوری وەکو داعش. من زۆر مهتەم نیم بەوەی کە داعش ڕگوڕیشە کۆمەڵایەتی و سیاسیەکانیان بە معنا بەرتەسکەکەی لەکوێوە دێت. ئەوەندەی مهتەمم بەوەی کە بەڕاستی وەکو دیاردەیەکی کەلتوری وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی سیاسی لەناو کەلتورێکی دیاریکراوە کە پێوترێ کەلتوری ئیسلامی لەم دیاردەیە تێبگەین و لە توندڕەوی ئیسلامی بە شێوەیەکی گشتی تێبگەین بتوانین کە ڕگوڕیشەکانی ئەم بزوتنەوە تیرۆریستی و توندڕەوە لەناو ئیسلام خۆیان بدۆزینەوە. بابەتەکەی من بەڕاستی ڕەنگە وەڵامێکی ڕاستە و خۆ بێ بۆ هەندێک قسە و باس لەبارەی داعشەوە بۆی کە بەرئەنجامی دنیای مۆدێرن و بەرئەنجامی هەندێک کێشە و گیر و گرفتی سیاسی و بەرئەنجامی تەنانەت نەعەدالەتی کۆمەڵایەتی و کۆمەڵێک شتی لەو بابەتەیە کە تەفسیری تا ئەندازەیەک با بڵێم بە بڕوای من سۆسیۆلۆژی و بەڵام تەنک و ڕواڵەتین قودرەتی ئەویان نییە کە بە باشی لەم دیاردەیە تێمان بگەێنن. کۆمەڵێک چەمک لە ناو توێژینەوەکەی منا بەکار هاتووە بەڕێستان تەسەورەکەم هەرێکێکتانە شوێنی خۆیەوە شارەزایی لەبارەی و چەمکانەوە هەبێ بەڵام بە خێرایی ڕاگوزەرێکەکەم بەسەریانە. من مەبەستم لە گەڕانەوەی دەرونی ریگرێشن یاخود نکوسا بە واتە فرۆیدیەکەی و توێژینەوەکە لە ڕاستی هەم قسەکردنە لەسەر سایکۆلۆژیای تاکە کەس و قسەکردنیشە لە هەمان کاتا لەسەر سایکۆلۆژیای دەستە جەمعی ئەگەرچی واتە فرۆیدیەکەی دۆخی دەستە جەمعی سایکۆلۆژیا لای من زۆر ڕیشەیی و گرنگترە و بە ئاسانی من ناچمە ناو ئەو مەفهومانەی سۆسیۆلۆژیای دەستە جەمعی کە یا سایکۆلۆژیای دەستە جەمعی کە یۆنگ و با بڵێن دۆرکایم و کۆمەڵێکی سۆسیۆلۆگ و سایکۆلۆگی تر قسەی لەسەرەکەن و مەبەستم لە پاشەکشەی کەلتوریش لە ڕاستیە ئەو دۆخە بەرهەمهێنا و بە هەمان شێوە ئەو دۆخە هاوکاتەیە لەگەڵ ئەو گەڕانەوە دەرونیەیە. واتە ئەگەر گەڕانەوەی دەرونی ڕێگەمان بات کە قسە لەسەر دۆخێکی ناوەکی قوڵ لەسەر ئاستی تاکە کەسی و لەسەر ئاستی کۆمەڵایەتی بکەیت، پاشەکشەی کەلتوری ڕێگەیەک ئەکاتەوە بۆ ئەوەی کەوا قسە لەسەر بەرجەستەبوون یاخود دەرکەوتنەکان یاخود ئەو دۆخە کەلتوریانە بکەین کە ڕێکخراوێکی وەکو داعش یاخود کاتێکە ئاینێک وە کەلتورێک وە مرۆڤێک و دەستەیەکی کۆمەڵایەتی بزوتنەوەیکی کۆمەڵایەتی تووشی پاشەکشەی تووشی گەڕانەوەی دەرونی ئەبێ ئەو گەڕانەوە دەرونیە چۆن پاشەکشەیەکی کەلتوری هەیە ڕێی بۆ خۆشەکە و ئەو پاشەکشە کەلتوریەش دوایی گەڕانەوەی دەرونی بەرهەمە هێنێ و بە پێچەوانەکەشی هەر ڕاستە شێت گەڕانەوەی دەرونی دەواازە سەرەکیەکە بێ بۆ ئەوەی کەوا پاشەکشەی کەلتوری بەرهەم بێت. ڕیشەی داعش بە بڕوای من ئەگەر زۆر ڕاستگۆیانە لەگەڵ خۆمان قسە بکەین ئەگەڕێتەوە بۆ قاعیدە بۆ تالیبان بۆ فکری سەلەفی جیهادی بۆ ئیسلامی سیاسی بە شێوەیەکی گشتی و بۆ ئیخوان و جەماعی ئیسلامی لە پاکستان ئەبوو عەلای مەودودی و لەوێەوە ئەگەڕێتەوە بۆ شکستی پرۆژەی یا بە شێوەیەکی تر بە مانایەکی تر ئەگەڕێتەوە بۆ شکستی پرۆژەی ناسیۆنالیزمی عەرەبی لەم ناوچەیە و ئەگەڕێتەوە بۆ هەرەسی دەوڵەتی عوسمانی و ئەگەڕێتەوە بۆ بزوتنەوەی وەهابیەت باشە و ئەگەڕێتەوە بۆ ئیبن تەیمیە بۆ ئەحمەدی کوڕی حەمبەل ئەگەڕێتەوە بۆ دۆخێک لە پێغەمبەرایەتی ئەگەڕێتەوە بۆ پێغەمبەرێکی تووڕە کە هەندێک جار بە قوڕەیش بە قەومەکەی خۆی ئەڵێت أتسمعون يا معشر قريش أما والذي نفسي بيده فقد جئتكم بالذبح. طبعا لێرەوە من ئەمەوە قسە لەسەر کۆمەڵێک مەسەلە بکەم لە ڕاستیە کە زۆر مانادارە لە پەیوەندیە بە تێگەشتنەوە لە ئیسلام
ئەوەی کە ئێمە مەبەستمان لە ئیسلام چییە و مەبەستمان لە تەنانەت کەسایەتێکی وەکو محەممەد و هەموو ئەو کەسایەتیانی تری ئیسلام و زانا و ئایناس با بڵێن شەرعناس و هەموو ئەسحابەکانی پێغەمبەر و ئیمامەکانی ئیسلام و ئەمانە چین؟ ئەمانە ئێمە زۆر جار دەستەواژەی ئیسلام بەکارهێنی وەکو حەقیقەتێکی جێگیر و وەکو مانایەکی جەوهەری جێگیر بەبێ ئەوەی کە تێگەشتێکی قوڵمان لەبارەی ئەم چەمکە و لەبارەی با بڵێن ئەو کەسایەتیانەوە هەبێ. هەر ئێستا گوێمان لە قسەی یەکێک لەو بەڕێز و خۆشەویستانە بوو کە ئەڵێ ئیسلام وانە، تۆ مەبەستت کام ئیسلامە، کام ئیسلام وانە، چۆن ئیسلام وانە، ئیسلام چۆن وای لێ دێ کە وانە بێ. ئەمانە هەمووی مەسەلەی زۆر گرنگن و زۆر بنەڕەتین بەڕاستی کە ئێمە بێ قسەی لەسەر بکەین، ئەبێ لەگەڵی خەریک بین. ئەجینا ئیسلامەشێت زۆر لەوەش توند و تیژتر، زۆر لەوەش خراپتر و زۆر لەوەش ئازار بەخشتر بێت کە ئێستا لە ڕێکخراوێکی تیرۆریستی و لە دەوڵەتی ئیسلامی و لە داعشا ئەیبینی. سەبارەت بە ئیسلام و بە کەسایەتی پێغەمبەر خۆی ئەگەر چی لە ڕاستیە ئێمە گومانمان نییە لەوەی کە شخصیەتێکی تاریخی هەیە لە ڕۆژێک لە ڕۆژان لەدایک بووە لە جەزیرەی عەرەبیە بە ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵا. ئەمە حەقیقەتی تاریخیە، بەڵام ئەم شخصیەتە و ئەو ئاینەش کە هێناوێتی هەزاران مەفهوم چەمک گێڕانەوە تێگەشتنی ئەفسانەی لە دەوریان هەیە و بە شێوەیەک لە شێوەکان ئێمە ئەتوانین بڵین چەندین محەممەدمان هەیە لە ناو مێژووی ئیسلامە و چەندین ئیسلاممان هەیە لە ناو مێژووی ئیسلامە و چەندین گەڵاڵەبوون و بەرجەستەبوون و دەرکەوتنی جیاوازی ئاینی ئیسلاممان هەیە کە ئەبێت بە وردی شیوشی تاڵی بکەین و لەی تێ بگەین ئەو کاتە ئەتوانین لە ڕاستیە لەبارەی ئیسلامەوە قسەیەکی ڕاستەقینە و قسەیەکمان هەبێت کە مای تێگەشتن بێت یاخود قسەیەک کە بەرهەمی ورد بوونەوە بێ لەو دیاردەیە. ئیسلام بە درێژایی مێژووی خۆی ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بووەتەوە کە من بە شێوەیەکی زۆر خێرا ئاماژەیان پێم. یەکێک لەو کێشانە بریتە لە چی؟ بریتە لە ڕوبەڕووبوونەوەی ئیسلام لەگەڵ کێشەی شوناس، لەگەڵ جێکەوتنی لە واقعی کۆمەڵایەتی. ئەو وەزعە دیالکتیکی و بارودۆخە با بڵێن پڕ لە ململانێ و ناجێگیری و دوجار زاڵبوونی دۆخێکی کۆمەڵایەتی بەسەر دۆخێکی کۆمەڵایەتی ترا و ئاماژەیەکی کەلتوری بەسەر ئاماژەیەکی ترا. واتە ئیسلام حەقیقەتێکە بە مانایەک لە ماناکان لە ناو مێژووە و ئەنجامی بربەرەکانەیەکی کۆمەڵایەتی زۆر قوڵ و زۆر بەرفراوان لەسەر چەندین ئاستی جیاواز کە دیارترین چەمکەکانی بریتە لە چەمکی شوناس، ئەنجامی ململانێکردنی مرۆڤ بۆ خۆدۆزینەوە بۆ مەنابەخشین بە ژیانی خۆی لە ناو مێژووە دروست بووە. لەبەرەوە جگە لەو مانە ئاینیانەی کە هەیەی چەمکەکانی دابەزین، دابڕان، مقدس، مدەنەس یاخود تەقدیس و تەدنیس بە چەپەڵکردنی شتێک بە پیرۆزکردنی شتێکی تر، ئەمانە گرنگترین ئەو چەمکە بە مانایەک با بڵێم میتۆلۆژی و ئاینیانن کە ئەکرێت ئێمە لە ڕێگەیانەوە هەوڵ بین لە ئاینی ئیسلام و لە بەرجەستەبوون و دەرکەوتنە جیاوازەکانی ئاینی ئیسلام تێبگەین. لەبەرەوەی من کاتەکەم زۆر کەمە بەڕاستی، وێنەی گشتی ئەخەمە ڕوو، دوجارە کرێت لە ئەنجامی قسەکردن و گفتوگۆکانە لە تەفاسیلی زیاتر قسە بکەین. بە شێوەیەکی گشتی ئێمە سێ ئیسلاممان هەیە کە بەر لەوە ئەم سێ ئیسلام، ئەم سێ تایپە، ئەم سێ فۆرمە لە ئیسلام هەر سێکیان باگراوندن بە دۆخێک، بە چرکەساتێک، بە ماوەیەک، بە بوارێک، بە مەودایەکی مێژووی و کەلتوری کە ئەو مەودا مێژووی و کەلتوریە ئەوەندە ڕەتێنراوە و ئەوەندە محاوەلەی جیاوازی لەگەڵا کراوە لە ڕاستیە بەبێ قوڵبوونەوە، بەبێ کردنەوەی هەموو شفرە جیاوازەکانی ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک بە ئاسانی بگەڕێنەوە سەر ڕاستەقینەکەی. لەو سەردەمەوە کە بە کەلیمەی ئیقرا دەست پێەکە هەتا ئەو کاتێک کە پێغەمبەر خۆی لە ژیانە نامێنێ و هەموو ئەو شتەی پێوترێ قورئان و فەرمودەکانی پێغەمبەر و سیرە، یعنی ژیاننامەی پێغەمبەر و هەندێک لە مێژووی ئیسلام بەڕاستی هەر هەمووی جگە لە کەرەستەیەکی خاڵ بۆ توێژینەوەی ئەنترۆپۆلۆژی، بۆ توێژینەوەی سۆسیۆلۆژی لە ئاینیە، بۆ توێژینەوەی
میثۆلۆژی و بۆ تۆژینەوەی ئینسانی تر بۆ ئەوەی کەوا مانەقوڵەکانی وەشێوەی بەرجەستەبوون و دەرکەوتن و دروستبوونەکانی بدۆزینەوە جگە لەوە هیچ بابەتێکی یا ئەهمیەتێک گرنگێکی تری نییە و مرۆڤ ناتوانێت بە ئاسانی لە ڕێگەی ئیسقاتی ئایدیایەکی خۆی بەسەر ئەو سەردەما بەسەر ئەو با بڵێن دۆخە جیوەییەیە وا بزانێت کە بیرکردنەوەیەکی ڕەسەنی لەبارەی ئیسلامەوە بەرهەم هێناوە. جێکەوتنی بیرکردنەوەیەک لە دنیای ئیسلامە و پاشەکشێکردنی بیرکردنەوەیەکی تر ئەمانە پەیوەندیان بە کۆمەڵێ پرۆسەی مێژوویی ئاڵۆزەوە هەیە کە هەمویان باگراوندن بەو فترەیە، باگراوندن بە قورئان، باگراوندن بە فەرموودەکانی پێغەمبەر، باگراوندن بە سەردەمی زێڕینی ئیسلام فترەی تەکوین کە هەندێک لە توێژەرە عەرەبەکان بەکارهێنن کە ئەم باگراوندبوونێکە لەسەر ئەساسی شیکاری زانستی لەسەر ئەساسی تێگەشتنی قوڵ لەم فترەیە دروست نەبووە، بەڵکو لەسەر ئەساسی خۆدابڕین بەسەر ئەو فترەیە و لەسەر ئەساسی اختیزال، لەسەر ئەساسی هەڵەنجان و دابڕین و جیاکردنەوە و ئیبرازکردنی شتێک و شاردنەوەی شتێکی تر لەسەر ئەساسی کۆمەڵێک هەوڵی عقلی و هەوڵی سیاسی و با بڵێن هەوڵی معریفی جیاواز تشکیل بوون و دەستەبەر بوون. لەبەرەوە هیچ کام لەو تایپانەی ئیسلام کە ئێمە ئێستا لە دنیای خۆمانە ئەیبینین بە شێوەیەک لە شێوەکان ناتوانین ڕەدیان بکەینەوە بۆی کە ئەمانە ئیسلام نین. ئەمە تێگەشتن نییە لە ئیسلام. ئیسلامی زۆر کاڵمان هەیە، ئیسلامی زۆر تۆخمان هەیە بە هەموو مانایەک لە هەموو ڕوویەکەوە. ئەمانە هەمویان ئیسلامن و ئیسلام بە درێژایی مێژووی خۆی هەزاران ڕەنگ و بۆن و بەرامەی تایبەتی بەخۆیەوە گرتووە، بۆیە هەڵەیەکی زۆر گەورە ئەەکەین. من قسە بکەی کە بە کورتی ئەمە بیکەم لێرەیە ئەوەیە کە هەڵەیەکی زۆر گەورە ئەەکەین پێمان وابێت کە داعش دەرهاویشتەی ئیسلام و کەلتوری ئیسلامی و دەرهاویشتەی مێژووی ئیسلام و ئەو گیر و گرفتانە نییە کە لە دنیای ئیسلام خۆیان بوونەتە باعثی دروستبوونی ئەم هێزە. بەدەر لەمەوە گوتم ئێمە سێ تایپی سەرەکی لە ئیسلاممان هەیە لە ڕاستیە. یەکێکیان ئەتوانم ناوی بنێم ئیسلامی ڕۆژئاوایی، ئەو ئیسلامەی کە بە قبتیەکی مصری بە ناوی غەیلانی دیمەشقی دەست پێەکە، ئیسلامی معتەزیلەکان، ئیسلامێک کە جەخت لەسەر عەقڵ، جەخت لەسەر شیکردنەوەی عەقڵی، جەخت لەسەر گونجاندنی بە شێوەیەک لە شێوەکان عەقڵ و بڕیار و تێکست و مانەکانی ئاین، گونجاندنی مانەکانی ئاین لەگەڵ عەقڵ ئاکاتەوە. ئەم ئیسلامێکی نامۆیە بەو ئیسلامەی کە لە جەزیرەی عەرەبی و لە ڕۆحی عەرەبە دەشتەکیەکانی ڕەسەنەکانی ناو نیوە دوورگەی عەرەبیە هەیە. ئیسلامێکی ترمان هەیە کە ئیسلامێکی ڕۆژهەڵاتیە لە ڕاستیە، ئیسلامی عیرفان، ئیسلامی گنوسیزم، ئیسلامێک کە دەستکردی عەقڵی ئێرانی و عەقڵی هندی و دەستکردی ئەم کلتورە جیاوازانەیە لە ناو دنیای ئیسلامە، کە ئیسلامێکە بە ئاسانی بەرهەم نەهاتووە. هیچ کام لەو دوو جۆرە لەو دوو تایپە لە ئیسلام طبعاً لە درێژەی ئیسلامی ئاعتیزالی و ئیسلامی عەقڵانیە ئێمە ئیسلامی فەلسەفە و ئیسلامی فەیلسوفەکانی ئیسلاممان هەیە، ئیسلامێکمان هەیە کە فەیلسوفەکانی مسلمان ئیسلام باوەڕیان پێی بووە. ئەم دوو تایپە لە ئیسلام بە بەردەوامی بە درێژایی مێژوو ئیسلام خۆی بە مانای ئەو گروپە کۆمەڵایەتیە، ئەو دۆخە کۆمەڵایەتیە تایبەتەی کە لە سنووری نیوە دوورگەی عەرەبی و لەناو عەرەبە ئەتوانین بەرجەستەی بکەین، فڕی داوەتە دەرەوە، تفی بێتەوە، بە ئەنواعی شێوە تەکفیری کردووە و بە هیچ شێوەیەک هەوڵی نەداوە کە جێگیر ببێ، هەوڵی نەداوە کە بتوانێت پێی خۆی قایم بکات، بە تایبەت ڕێگەی نەداوە کە ببێتە پرۆژەیەکی جێگیر لە ژیانی سیاسی و لە ژیانی کۆمەڵایەتی ئینسانەکانی ئەم ناوچەیە. ئیسلامێکی ترمان هەیە کە ئەمەیە ئەو ئیسلامەی داعشی لێ بەرهەم هاتووە، ئیسلامی ئەسحابەکانی پێغەمبەرە بەڕاستی، ئیسلامی ڕەهەندێک لە کەسایەتی پێغەمبەر خۆیەتی، ئەو ئیسلامەیە کە پێی ئاساییە پێش تا کفنەکەی پێغەمبەر وشک نەبووەتەوە، کچەزاکەی سەر بڕێت و سەرەکەشی بە ئەم شار و ئەو شارە بگێڕێت. ئەو ئیسلامەیە کە ئەنجامی گەڕانەوە بۆ دۆخی عەشایری و دۆخی کۆمەڵایەتی و دۆخی ململانی تایفی ناو مجتەمەی عەرەبی سەردەمی جاهیلی ئەنجامی گەڕانەوە بۆ ئەو دۆخە سەر هەڵەیاتەوە جارێکی کە و ئەو ئیسلامەیە کە ئینتیفازەی ئەمەویەکانە بەسەر بنەماڵی هاشمی قوڕەیشی با بڵێن بنەماڵی پێغەمبەر خۆیە، ئەو ئیسلامەیە کە بە کوشتنی یەکتر و بە پاشەکشەکردن بە یەکتر و بە سڕینەوەی یەکتر پایەکانی یەکەمین دەسەڵاتی سیاسی هەر لە سەقیفەوە باسی بکەین حتا ئەگاتە ئەم داعشەی کە ئێستا لە بندەستمانایە،
ئەوێت لەسەر ئەساسی سڕینەوەی تەواوی ئەوانی تر و بینکارکردنی تەواوی ئەو مانانەی کە پەیوەندیان بە عەقلانیەت و بە ڕۆحانیەتەوە هەیە گەڕانەوە بۆ بەهاخێڵەکیەکانی ناو مجتەمەعی عەرەبی و دوورگەی عەرەبی خۆی ئەوێت لەسەر ئەم ئەساسە پایەکانی دەسەڵات دابنێت سەیری هیچ نەتەوەیەک لە نەتەوەکانی تر وەکو ئینسانی براو ئیمانداری هاوشانی خۆی ناکات بەڵکو مەوالی سەیریانەکە وەکو هەوڵاتی دەرەجە دوو سەیریانەکە بەڵکە لە ناو خۆشیان خەریکی سڕینەوەی ئەوانی ترە خەریکی ئیجحافکردنە بەرامبەر بە ئەوانی دیکە و پرۆژەیەک لە ناو هەناوی ئەم کۆمەڵگایەوە دێتە دەرەوە کە بریتیە لە پرۆژەی تەدوینکردنی ئیسلام ئەو فۆرمە لە ئیسلام لە ڕاستیە کە پرۆژەی نووسینەوەی فەرمودەکانی پێغەمبەر و دوجار جێگیرکردنی تێکستی قورئان بەو شێوەی کە ئێستا پێوترێ مەصحەفی عوسمانی و لە بەردەستمانایە و دوجار جێگیرکردنی ئیسلام لە ناو کۆمەڵێک مەذهبی دیاریکراوە کە پێیان وترێ مەذاهیبی ئیسلامی وەکو شافعی و حەنەفی و مالکی و حەمبەلی ئەم پرۆژەیە بە کورت و مختصری بریتیە لە پرۆژەی ڕەتکردنەوەی ڕۆحانیەت و بریتیە لە پرۆژەی ڕەتکردنەوەی عەقلانیەت و لە ڕاستیە بریتیە لە گەڕانەوە لە ژیانی سیاسیە بۆ بێماناترین بۆ ناشرینترین بۆ نائینسانیترین دۆخی خێڵەکی جاهیلی پێش ئیسلام کە طبعا ئێمە ئەم گەڕانەوەی بەلامانەوە ڕەنگە پێمان سیر بێت چۆن ئەم پاشگەزبوونەوە گەورەیە لە دنیای ئیسلامە ڕوئەیە بەڵام ئەم پاشگەزبوونەوەیە لە ژیانی پێغەمبەر خۆیان ڕیشەی هەیە هەموو ئادابی حرب ئادابی جیهاد تەنانەت شێوەی دابەشکردنی غەنائیم لە ناو ئیسلامە لە سەردەمی پێغەمبەرە بە هەمان ئەو شێوەیە کە لە سەردەمی جاهیلیە هەیە ئیسلاحێکی ئەوتۆیتیان نەکراوە قوانینی حرب هەمان قوانینی خێڵەکی مجتەمەعی جاهیلی ئەوەی پێوترێ جاهیلی ئیسلامی پێش پێغەمبەرە لە سەردەمی پێغەمبەر و لە سەردەمی ئەسحابەکانیشە و کاتێک ئیسلام ئاشنا ئەبێ بە دەرەوەی خۆی ئاشنا ئەبێ بە عەقلانیەتێک کە ئەتوانم بڵێم ڕەنگە دەستەواژەکە ئیستیعارە بێ زیاتر لە ڕۆژ ئاواوە دێت ئاشنا ئەبێ بە ڕۆحانیەتێک کە لە ڕۆژهەڵاتەوە دێت بەردەوام ئێمە تایپێک لە ئیسلاممان هەیە کە خەریکی سڕینەوە خەریکی دوورخستنەوە خەریکی ئینکارکردن خەریکی کوشتنی ئەم دوو تەوژمە کلتوریە گەورەیە کە بەرەو ڕووی دێن لەسەر ئەم ئەساسە مەساحەت جیۆپۆلیتیکەکانی خۆی بە واتایەکی پێچەوانە ئەگەر من باسی کەم لە جیاتیەوەی ئاوا فراوان کا بۆ دەرەوەی خۆی پاشەکشەیەکات هەندێک لە ئیسلامیشە قرتێنێ بۆ ئەوەی کە بە حیاتی عەقلانیەت توخنی نەکەوێت بە حیاتی تەویل توخنی نەکەوێت بە حیاتی ڕۆحانیەت توخنی نەکەوێت ئەمە ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئێمە ئەم تایپە پڕ لە گرێ و گۆڵە لە ئیسلاممان بۆ دروست ببێت لەنەوە مێژووی ئیسلامە کە هەمیشە خەڵکی سڕینەوەی وەکوتم معناکانی تر و تێگەشتنەکانی تر بۆ لە ئیسلام و دوجار ئەو شکستە گەورەی کە بەسەر ڕۆحی شۆڕژگێڕی و ڕۆحی دەسەڵاتداری ئیسلامیە دێت بەهۆی ڕوخانی خلافەتی ئیسلامیەوە لەناو بزوتنەوە ئیسلامیەکانی وەکو ئیخوان و وەکو جەماعی ئیسلامی پاکستان و لەناو شتێکا کە پێوترێ سەحوەی ئیسلامی ئەوەندەی تر تۆخ ئەبێتەوە عوقدەی جارێکی تر بەدەستهێنانەوەی دەسەڵات و عوقدەی سڕینەوەی هەموو ئەو کەسانەی کە بۆنی ئەو بەریان لێدێت یا بۆنی ئەم بەریان لێدێت کە بریتین لە ڕۆحانیە گەورەکانی ئیسلام کە خۆتان ئەزانن ڕەنگە پێویست نەکات باسکەین چیا بەسەر هاتووە و بریتین لە عەقڵ و لە فەیلسوفە گەورەکانی ئیسلام کە دیسان خۆتان ئەزانن چیان بەسەر هاتووە ئەم بزوتنەوەیە کە بەردەوام بە عوقدەی داگیرکار بە عوقدەی ئیستیعمار بە عوقدەی دوژمن لەگەڵ هەندێک لە مەساحەکانی خۆشی معاملەی کردووە لەبەر ئەوەی کە ئەوکوتم ئەمنی جیۆپۆلیتیکی خۆی دەستەبەر بکە وەکو مانایەکی ئایدۆلۆژی ئەوەی لێبەرهەم هاتووە کە ئێستا پێوترێت داعش ئەگەرێکە لە بەردەم ئێمەی موسڵمانە بەڕاستی و لە بەردەم کووردا لە بەردەم عەرەبا لە بەردەم تورکا لە بەردەم فارسا لە بەردەم هەموو نەتەوە موسڵمانەکانە ئەشێت ئەم تێگەشتنە لە ئیسلام وردە داعشی ئەم جۆرا و جۆر بەرهەم بێنێ لەم ناوچەیە و ئەشێت ئێمە هەتا ماوێن لە دۆخی جیاواز و لە هەلومەرجی جیاوازی مێژوویە لەگەڵ ئەم دیاردەیە جارێکی تر دەست و پەنجەنەرم بکەین ئەگەر بەڕاستی بیر لەوە نەکەینەوە کە وەکوتم لەگەڵ ئەو پرسیارە گەورە و گرنگەی بە درێژایی مێژووی ئیسلامە مامەڵە بکەین کە بریتیە لە موشکلەی ئیسلام و شوناس موشکلەی ئاین و شوناس ئەوەی کە ئێمە چیمان لە دین ئەوێ و دین کوێی بە کەڵکی ئێمە دێت کوێی بە کەڵکی ئێمە نایەت و ئێمە چۆن جەریئانە ئەتوانین مانەکانی والێ بکەین کە بە ئاسانی عەرەبێکی گەڕاوە بۆ سەردەمی جاهیلی و نەیناسێتەوە. سوپاستان دەکەم زۆر ڕەنگە درێژم دابێ بە قسەکانی خۆم ببورن نەمتوانی ئەکادیمی تر و ڕێک و پێکتر بابەتەکەتان پێشکەش بکەم. من قسەی خۆم کرد با کاتی شەڵەگەمی بۆ زۆر سوپاس.
زي خلكي كافر دكان يعني أبابة من نویسی زور ما مستعين آيني قلت دكتور عرفات هل جرايا چونك زور بوچون منتي قناعة منه بوچون مش أو التعريب وإسلام تك حل بوينه بيست أم حول بدين إسلام تشتكى تعريب جي تشتكي ديكي أملك جدا بكينا جك براستي ناو كالتوري ما كردواري جي زور تشتهنا كهيج بيوندي بإسلامتي ونيه بل بيجم أو كالتوري عربايا هاتي الناو مدى بيست مريزة هاي بو كالتوري عربا ليه أنوي كالتوري بآين نادن قلم دان بلكي أن بيجن أف كالتوري وانا مريزة بو هاي بس إسلام تشتكى وبراستي تعريب يعني بيجن عرب تشتكي ديكي تعريب دجورتي تعريبك هاي بوزيتيفة كإيجابية أوش أو تو بارتوكي كي بعربي بكي كردي براست شيكي باشا الآلي إبستمولوجي معرفية وخدماتها بكالتور تتكرن وبرتوك لسروي بواري جرك زورن هاتنا نفيسين بونو من أجران بحثي فيلسوفيكي فارسي أبو ريحان البيروني بكين دميكو برتوك نفيسي شوية هندستاني في زمان سنسكريتي بويا وزور برتوك جي لزمان هندي لزمان سنسكريتي كريا بعربي كريا فارسي بونو من باشترين برتوكا يشبو في تحقيق ما للهند من مقولة مقبولة في العقل أو مرذولة كان زيك شوارصة صفحة كتابة قالك بيشكفتيا يعني كتابة التعريب لأبي الحسن البغدادي يعني كتاب التغريب في التعريب لأبي الحسن الراوندي الشيعي يعني كتابة التعريب أفرتوكا همي برتوكا مباشن بالتالي كتاب بالزمان كي كريا زمان عربي يعني زمان عربي كر زمان كتاب أفت الشيكي باشن ليه تعريبا سلبي يا نيجاتيف أو دمي كتو كالتورة كبينة لسات جالكي سپینه هر کی چاوا ناو کلتوری ما کردواری زور تشتهی هیچ پیوند با آینه ونیه او کلتوری وانا کلتوری که عربی هات ناو ما کرداده بیست براسی ام خلقی خولی هشار بکن بیروکا تعریبی کنگی دست بکریه ام بيجين ميجوع تعريبه بيشتكوا أموي هات يسر حكمه إكان فلسفة أموية أو بو توحيد القبائل العربية من أجل صناعة أمة عربية يعني كمن هالسكوت وان أو بو هرشي قبيلة عربية أنا شنك عرب كالتورة بقبيلة بك هاتية هول دن همية كون بكن يعني إيش زاناي هرمزن أجر بحث جاحظ بكين اللي برتوكا خد البيان والتبيين دي بيجيتن عربي نصك بخما وما كان عام جماعة بل عام فرقة وقهر وجبرية وغلبة والعام الذي تحولت الإمامة ملكا كسرويا والخلافة غصبا قيصريا يعني سردمي أموية براسي هيج خلافة نبوية بل كان بيجين حول بو حتى بيشين ولاتك عربي أمتك عربي شيء كان هيج رهندن آيني تدانبن يعني إيكي وكي زانا إيكي مصري وكي أبو زهرة دي بيجيتن إيكش فلسفة أموية أو بقرنا وبيشي إسلامتي شو بيشي إسلامتي پیغمبرها سلاف لسربن همي قبيلكم كرن بو يعني التوحيد أساس يعني شو بيني كلمة التوحيد أساس توحيد الكلمة همي جمتر للسريك كيف لبراسي أموية هول دا هرشي كالتوري عربية بيشي إسلامتية نيبكنوا أوا بوچونا من وين دس بكر يعني سردمي أموية دس بكر وكو رياكسون وكو رد فعل برامبر سياسة أموية بزافة دروز بوكر بين أهل التسوية كزور زاناين مسلمانة إشارات بداية بونو من أجرتو تماشا بكايكي وكي ابن قتيبة دينوري لبرتوكا خدا هاي الرد على الشعوبية دي بيجيتن أفتشتكو الشعوبية إناي لسرب نماي إسلامتية يعني إسلامتي هاتية هتاكو همي خلق برانبريك وكو يقبن كس لكس باشتر نبيدن فلسفة أهل التسوية بشتينجيني يعني أهل التسوية وكو بزافك جفاكي دس بكر للدواروج دابوا بزافك السياسي هاتا ناساندن الشعوبية زور زانات مسلمانة بزافة شعوبي براسي بزافك نك يعني بزافك خلد يعني بزافك تنرو لقلم دايا بلكو قبول كريا كبزافك هاتيا دامزراندن وك رياكسونك برانبر أموية چونكو أموية سياستك التعريب قارنة برانبر خلقي البروي چند تدبين لسردن أموية بشكابة رزاناين مسلمانة نعربن يعني حتى ابن خلدون لمقدمة خد إشارات بجيتن
والغريب أن أكثر حملة العلوم الإسلامية ليسوا من العرب وإنما من العجم. لسردم أموية بشكابتر زانان مسلمان نعربون بلكي عجمبون لبروي چنده چونك أموية هول دا هرچي كسك اگر نعرب ويا لناو دولة دور تخص حتى كو نبي تاخدان دا صلاة وقتی كو خلقكي وكي ترك و كرد و فارس زاني لدا صلاة دور كردن او هول دا فيل زانز بن بروي چنده تتماشا بكي لديروكا إسلامتيه بشكابتر زانان هرمزن نعربوينه هم زانين برس يان فارس بويا يان ترك بويا يان كرد بويا وبراستي نمونه سروي چند زور دليفانية أسبح بكم بشتين جينا بقمان يعني چونك سياسة التعريب وبوا أجر هندي كشعوبية بتدامزراندن لأندلس جبراستي شعوبية أمازيغي هات دامزراندن إيك شوان زانا أمير ابن غرسية كبراستي أف بزاف دامزراند حتى كو بشيتن بشتي 200 صلاة يعني بشتي 200 صلاة كشعوبيات دامزراند الأندلس تاريخها هذا كبله هيج أو فلسفة هيج أساسا بنية بيجع عرب لهم خلتكي باشترين شو كزور زانين مسلمانا لبرتوكي خوندا إشارات بدا كبار عرب لهم كساكي قدر ترن لهم كساكي برسترن وقت كنت بيجع عرب لهم يا برسترن كوات الزمان وانجي برسترا كوات جلو برجوان برسترا كوات كلتوريان برسترا وبراستي أفج دشي فلسفة إسلامتي أجر أم براستي فلسفة قرآنية تبي كهي اجل برای چنده اگر تو تماشا بکی لسردم أموية چونك صراع كبول نافبرا يعني تبيش التعريب وتشتكي تحبو دشي تعريبك براستي فارز بونا يعني زور حديثة پیغمبر هاتنك هيج أساس وبنما بونية دبيجيتن هر کسی که به زمان فارسی دا آخوی دی کافر بید دی مرتد بید زمان فارسی نزن زمان ظلامایه زمانی که ام بیجن زمانی که یعنی وکو فیمیلا نک زمانی که ظلامایه هر کسی که زمان فارسی تا کتن شخصیت آخو لدست داتن زور حدیثا دلیونی از بحث بکن بس اصلی را براستی ترکیزی که مثل عالمی که مسلمانه او عالم اجل بنارد دا کرده که ابن تيمية الحرانية ابن تيمية براستي الشين بجمته خلقك استفادة لكريا بو فكرة تنرو بس لهمان كادا أمشين زور استفادة ابن تيمية بكن زور بوشونة ابن تيمية أنا أم استفادة بكن بولان جريكي ميان روجي نمونة كبيرة بس نمونة شكل دليفين بحس ابن تيمية كمين كسا قوت الجهاد نكبو هندي تهيري شباي جهاد بو هندي هات تبرجل الملات خوبك أف بوشونة أمشين استفادة لابن تيمية بكين أجر داعشك دخاز استفادة لابن تيمية بكتن دا أمشي استفادة لكالتور بكين كالتوري كدجام سرة جبروا يشاندي از بحث ابن تيمية كان كتبيش إيش عقيدة أهل السنة أوا بخي منص قصايش بيجتن فإن الذي عليه أهل السنة والجماعة اعتقاد أن جنس العربي أفضل من جنس العجم عبرانيهم وسريانيهم ورومهم وفرسهم إلى آخره بيش إيش مذهب أهل السنة أو دبي بيروباور التأوبن عرب لهم كسكي قدر ترن براسي فلسفة أو بيربوشنا هج بنماي بونية دمي كنت قرآن دخينيا وأخفتنا تغمبر دخينيا صلاة بالسربن هج بنماي بوي أخفتنيا بروشنا من رخناك تنت لابن تيمية قرتيا لكان خالك أزي بحث كم إيك ابن تيمية اعتماد كرا سرشان حديث لاواس كهج بنماي بونية دو اعتماد كرا سر هندك أخفتني الصحابة البيغمبر وأنت ظان الرؤية أصول الفقه قول الصحابي وليس بحجة قول الصحابي نحجة أخفتنا كمشين قبول كمشين رد كينوا سيم زور زانان مسلمان وكي إمام الشافعي بو معلومات بلا ما مصاير عن المتوي ربن وبابتك لسري من يويسيا خريب ومن كافر بكن بوشونا من عرفاتك وكي أكاديمية كذا أخذن إيكي وكي إمام الشافعي من دعاة القومية العربية إمام الشافعي إيكش بانخوازت قومية عربي بوا من بلقي سر هالدليفانية بحث بكم بونمونة أجر تبحث كم ملة كرد أو بسيارك حتى نكن مشكي مدى بوش ملة كرد شافعية ملة كرد حنفية أو بسيارك المشكي مخردة ما مصدايك عيني قلت من تزاني بوش ملة كرد شافعية نحنفية قلت بالي بيجا قلت شو كوقت خو الشافعي سردان هرم كردستان يكره 2 سال ما يوخ من هند خلق شي شافعي دي تك مروكي باجبو مروكي خوشبو يكسر بونا الشافعي هيج اساسا قوي اخذني اجر اموي بكينا بنما محمد بن عبد الوهاب كي بن وهابي هاتي هرم كردستان زانست ورقد بوش خلق بيا وهابي
كوات السبب الرئيسي أوي چونك شافعي بنمانا بيغمبرية مطالبية قريشية بنمانا بيغمبرية وأمزان زور حديثاتنا هيج أساسك بنبيش الأئمة من قريش همي خليفة هاجي إيمان دبي قريشي بيتن لسروي أساس كردات مشاكر حنفينا قريشية فارسية مالكينا قريشية أحمد بن حنبلنا قريشية بتانا إمام الشافعي قريشية وبيغمبر يجي كنت دبي خليفة قريشي بدا إمام قريشي بيتن كواتا دبي أملتي كل هم الشافعي بروي كان مزرة لك الزور مزنكريا كبراستي أمبونا الشافعي چونك زور بوچون الإمام الشافعي دجي كالتوري ما كردايا بداخل يقفني بيجن بروي چند ام ندجي امام الشافعينا مرز احترامه التقدير هاي بوزانا كني بس هندك بوچونتي بكلكي كلتوري مناهد كلتوري كردواري دقلت كلتوري كي ديكا كيرناهد اقرهاتو عربايزيشن تدابيتن تعريب تدابيتن اوا خالق جرينج بي مسر بابتك ديكاش كجرينج از بحث بكم وقتي كوزور كسرخني للشعوبيه دقرن كدوش الشعوبيه يعني زور زانا يقول الشعوبيه زندقه ببوشان ام الشعوبيه نقول يا ام لعربا قدرترين شعوبيه قلت ام عرب وكو يكين جلبره كان وقت تتبجه عرب قدرتر لكردكي وبداخل المذهب الشافعي بخينا مغني محتاج بشيت نابتن كشكا نابتن عربك كشكا كرد بينتن يعني كشكا غير عربي چونك ليك ازدانينن عرب لي برستره اگر كردكي بينت كردي بيت جاريه اف بوچونه دشي فلسفه قرآننا دشي حديث پیغمبرنا باشه پیغمبر با سيدك قريشي ندا بلال حبشي كوات او اخفنا الشعوبيه نقول يا ام عرب قدرت الشعوبيه قلت عرب وكرد فارس ترك ام همي وكيكين ام همي براينا كسكسي قدرت النيه لوي بوچونه دا بداخه وقتي كود بيجن عرب قدرت لفارس والتركات بيجن كواتا إذا كان جنس العرب أفضل من جنس العجم فهذا يقتضي أن اللغة أيضا أفضل من اللغات الأخرى أجا تقول عرب باشترى لقوم ديك كواتا زمان عربي شي قدرته بداخله هرشي حديثك هاتيه هرشي حديث البيغمبر هاتيه كد بيجي زمان عربي زمان أهل بحشتيه لهم زمانك قدرتره لهم زمانك باشتره هيج أساسك بوان حديثانية حديث درود لسنة حديث بيبنمانة وبرهنده علماء المسلمان زور كتب السروي چند شيء كنا كبروا حديثانية أساسك بونية بس دليفانية بحث كم واحد حديثان آخر شو كان زيك بس حديث كواتا ببوچون آمن زمان دو بوچونه تاي بوچونه بيش الزمان همي لجم خداي هاتينا اوش بوچونه كايكي زانا كي وكي جبائي معتزلي اشعري روماني ابن حزم الدنسري جويني او همي بيش الزمان لجم خداي هاتينا بوچونه دي هي دبيشتن زمان مروفي دروس كريه هر وكي جون لوك لفلسفه امبريسيزم دبيشتن زمان دسكر ده مروفي چيكنا اسناشم للسروي بابت بفيفم لي از دبيجم اگر زمان اگر افتراضي بيجم اگر زمان همي لجم خداي هاتينا شما تدي بيجي اف زمان الوي زمان باشتره اي باشا همي الزمان زمانيت خداينا ام هميت خداينا ومن ايات اختلاف الوانكم والسنتكم خدا دي بيشتمه من اف رنگ داينا هنگو من اف زمان داينا هنگو دي باشا اگر خدا اف زمان و اف رنگ داينا ما شما تدي بيجي اف زمان الوي زمان باشتره اف قوم الوي قوم باشتره كواتا اف فلسفه عربايزيشن تعريبه دخازن للريوي فلسفه جنسك لسر جنسك تفضيل بك البروي چنده امام جويني كدبيت الشيخ غزالي هم غزالي ناصي بس هي جويني ناصيته جويني كم زانا بوجود چونك ام زان اكي وكي قاضي عياض بيجيتن بيويست خليفه مسلمانا قريشي بيتن يعني تازه دبي ام بچين لجيات السروكي هرمه جناب سروك بارزاني بچين لا بين كسكي بچين سعوديه بينيان اردن بينم كاينه جيجري دانشنا سروك بارزاني بوش چونك حديث بيجت على ائمه من قريش بس يكم زانا جويني بوجود هيج اساسك بوي اخفنينيه ام دكارين هر كسك ببيت السروكي ولاته نمرجه دبي الا خليفه قريشي بيتن چك براستي ابن خلدون اشاره بوي چنه دا البرتوكا خدا دي بيجيتن پیغمبر بوش قلت الائمه من قريش دبي خليفه قريشي بيتن لبرج چونك عرب طبيعتك هي عرب اجرهات قبيلك خرق قبيلك بالدسحلات نبيت النهنا كنترول كرن اجرهات قباب خويك هل بجن انت توشي مشكله بن جبر چند وقتي قريشي حتى بيفا قريشي اجان بسيار بكن لچراهات هي قريشي لزمان عربي من التقرش من السمكه القرش يعني ام وقت بحث قرش كاين لهم ماسيه كي خرتره
قريش بوش قلت سميت قريش قريشا لتقرشها چونکە لە هەموو قەبیلەکە خورتر بوو پێغەمبەر گوت دەبی خەلیفە قوڕیشی بێت حتاکو پشتی من عرب تووشی مشکلە دەبن چونکە عادەتەن کێشێت مەزن ناوبەرەوەندا هەبوونە کەواتە خدای مەزن تەورات بعبری هەناردیە ئنجیل بسریانی هەناردیە قورئانجی بە زمانی عەرەبی هەناردیە زۆر جارە خەڵکی کورد دەبێژی چما خدای مەزن پێغەمبەر بووشی پێغەمبەر عەرەب بوویە ئەم بزان لە دیروکەدا تەنها 4 پێغەمبەر عەرەب بووینە لە 124,000 پێغەمبەرە بتەنێ 4 پێغەمبەر عەرەب بووینە پێغەمبەرە دیکە نە عەرەب بووینە نوح نە عەرەب بوویە ئادەم نە عەرەب بوویە ئیدریس نە عەرەب بوویە بتەنێ هود و صالح و شوعەیب و محەممەد عەرەب بووینە کەواتە هەموو زمانێکی پەرتوکێن خودێ هاتینە خوارێ لێ بە 4 یعنی بۆ 4 پێغەمبەرە پەرتوک بە زمانی عەرەبی هاتیە خوارێ ئەوژی قورئانە پیرۆز و هەرچ پێغەمبەرێت کەمە بەحەس کرد ئەگەر تو سەردانە شەرنخ بکەی شەرنخ کەلیمەیەکی تورکیە بەس بە کوردی شارێ نوح بەس وەختێ خو ح دەبووە خ چاوە مەسیح بێنە مەسیخ نوح بێنە نوخ شارێ نوح یان شەرنخ دەمێتە سەردانە شەرنخ بکە من سەردانە شەرنخ کە من گوتە زەحمە نەبی بێژە من کەشتا نوح پێغەمبەر لە کی دەرەیە نیشامەندە لەسەر چێکی کەشتی نوح هەی من گوت پرسیارێک دی من هەیە گوتە بەلێ من گوتە گوندێ هەشتیان لێکیرێ هەشتیان لێرە مەبەستم لێرە چییە بۆچت بێنێ گوندێ هەشتیان طبعا وەختێ نوح پێغەمبەر لێ کەشتی سیار بووی خودت بشه من كل زوجين اثنين يعني همي ملتك دقال سوار بو بسيار أو وقتي كل كشتي سوار بوي بچ زمانك خلق ده بيفي بچ زمانك خلق ده آخفت بروي چند اشين بجمتا لوي سردمجي زمان كردي هوية لبرشه چونك اگر تو بچ شاره نو باخر گندك بين هشتيان للتفسير القرآن بخنا وقت خدت بيش بحث نوح پیغمبر كبش وما آمن معه إلا قليل كيم كسباوري بنوح پیغمبر إنا ابن عباس بجيت الذين آمنوا بنوح عليه السلام كان عددهم 80 اوین کو باوری بنوح پیغمبر اینای هشتی کذبون جا برو چند وقتی اللي کشتی هات یا خواره اف گند ناوینای هشتیان یعنی هشتی کذبوینه اما بلگه که زمان کردی گلک زمانی که قدیمه شما تدی بیش زمان عربی لزمان کردی قدر تره كواتا الحاجة هي التي تحدد طبيعة أفضلية اللغات بتاني حاجات يعني تازع عن بيجن زمان إنجليزي لهم زمانكي أم نو بيجن لهم زمانكي قدر ترى أم ده بيجن لهم زمانكي باش ترى فر ترى چونك أورو إنجليزي is an international language technology language it's a conference language يعني هم تشتك بزمان إنجليزية تازة أم ده بيجن زمان إنجليزي هم زمانكي باش ترى أما نابيتن تو بيجن بله أجر تتخاذل إسلامتي تبجها ابن تيمية بيجيت ضبط الدين بضبط اللسان أجر تدي إسلامتي تبجها ده بيت زمان عربي بزانه أجر تتخاذل التوراة تبي زمان عبري بزانه تتخاذل الإنجيل تبي زمان السرياني بزانه تتخاذل الفلسفة تبي تبي زمان بس زمان اللاتيني جال بري چندي هيج زمانك لزمانك قدر تنيا همي زمان الجم خدي وكيكن بس حاجة نجراوي تشتو ديار دكتن خاله کوتاهی چون که وقتی من قالك يما أوشي للسر جلوبرغايا التعريب في اللباس براسي زور جرا مانستاين آيني بداخل وقتی جلوبرغي آيني اللي بردكن دبيش نوا جلوبرغي پیغمبريا جلوبرغي إسلامتية ببوچون آمه هرچی حدیثك هاتیه یه پیغمبر بحث جلوبرغا کریه که اول جلوبرغي آينية هیچ بنمایک بونیه لبرشه چون که دوباره دیجمه طبيعة المكان هي التي تحدد اللباس يعني تازه بونو ما از خلق دفره بارزانم يعني از بچم شالو شبكه كما برخو بچم دشت عرعر بياسه بكم نخير او جلو بركب كي دشت عرعر يعني كابراكي دشداش نشت للسعوديه بيتن لتشايكي وكي هورامان باوجر هورامان بي لي بياسه بكت شو جلو برك بيونديه بطبيعه منطقيه وهي كواتب راسي جلو برك ايني منينه از داوادی که ما مستعد آنی بجول برگی که کردی بکنه بر خوب چنین سمین بره بکردی يعني تشك زور طبيعية يعني زور جارة أخفتنت عرفتنا أنا ورقتن بوش والله ما أنا عرفت أفندية إيه والله ما أستبخو نادم والله أس شو كتاب بس جلو برگت آينا كم أقولش كمان باوري بينيا جلو بر طبيعة إنسان ديار ناكتن اصلا تازه لكردستان بداخله او جلوبرگی آینه بویا وسیلك لبو رزق يعني حتى مو بده كسك تبون جلوبرگنا كبخو قلت برا اگر اسوي جلوبرگنا كما بخو خلق نزانت اسماء مستوى آینه ما قدره من ناگری ناس ما بيشوا
داش مدرسة بيشي عرفاتك يا أندام برلمان فقير شيء بيشتي دانشتي احتمال أقوم مستاجر أنت بيشتي دانشتر أو براسي كراسات أنا أجفاك ماذا بيوست أمتشت يعني أقدر بينا خالق دقرنج التعريب في الأسماء ما مستايكي بريطاني الجل من دابو لداروة ناوي عبد الشكور بو من قلت why did you change your name تبو ناوي خو غوريا قلت والله وقتي اسم سلمان بوي قلت من دبيت نوايا خو بقورة من قلت so what's your name من قلت نوايا الشيء قلت my name was Duncan قلت ناوي من Duncan بو قلت okay what's the meaning of the Duncan يعني شو قلت it means a brave man a brave heart a lion يعني كابراك جسارة وزيرك اما قلت تبو شو ناوي خو غوريا زور طبيعية تو مسلمان بناوي خو نغوري بتن اسلامتي پیغمبر ناوي وان کسای گوهری وقتی کو ناوي وان رامان کا نخوش ابوايا كابرا ناوي حرب وكرا سلم مرب وكرا حلو صعب وكرا سهل اما شما ناوي خو گور قلت والله زور سپاسیتت کم چونکه اذ ناوي دابيرا من ناوي من كريا دنكن تازه قالك لمن تورب ويا وقتي من ناوي خو گوريه قلت تكاد كم نامك بو دابيرا خو بنري بيجي والله زور طبيعية مسلمان بنواتش هر دنكن بيتن أو رجفاتا ما كردواري زور زانات مسلمانة بزربوينا چونك نواي وان عرب ويا مريزة هاي بنوات عربي بس أم كردي ما كالتوري خو هيا ما تويت آزاد بيت سربز بيت سرفراز بيت شيا بيت دول بيت أف نوات ما كردواري نبيوس لكن أم بيشي يعني ريكا إسلامتي أو نيا نوات إلا عمر وعثمان ومصعب بن عمير بيتن دعوت بلا ناوي كردا واربد وخدا رجع قيامات شيء هبدي بينا وقبانجي تكت هردي بشتت ورا شيا ورا چونك خده هم زمانات تجيتن رجع قيامات خده تعالى بيسم مترجمنيا شكاو زمان هم الجان خده هات قالك سباس